هەر هەڵبژاردنێکی پێشتر کراوە نەبۆتە هۆکاری گۆڕانکاری ڕیشەیی. لە نووسینی نیاز برایم حامد. مەجلیسی نوێنەران، مەندووبان و پەرلەمان هەمانن. مێژووی هەڵبژاردنەکان لە عێراق و هەرێمی باشووری کوردستان. 1. پێش شۆڕشی ساڵی 1958 هەڵبژاردنەکانی پەرلەمان بە سیستەمی نوێنەران ئەنجام دەدرا کە تێیدا نوێنەران دەستنیشان دەکران یا دیاری دەکران بۆ نوێنەراتی پارێزگاکان. ئەوانیش دەنگیان دەدا لە جیاتی هاوڵاتیان. بۆ نمونە خەڵکی نەسرا و ئاغا و دەوڵەمەند و خاوەن هەژمون لە دەڤەری کۆدەبوونەوە و یەکێکیان دەناردە مەجلیس دیوەخان. 2. دوای شۆڕشی تەمووز ئیدی بیرۆکەی دانانی نوێنەرمەندوو کۆتایی پێهاتوو هەڵبژاردن جێگەی گرتەوە. گوایە دەنگی گەل بە بناغە وەردەگیرە بۆ دەستنیشانکردنی ئەندام پەرلەمان. ئەم ئەڵقەیە واتە هەڵبژاردن گاڵتەجاڕی بوو ئێستاشی لەگەڵدا بێ، چونکە کەشوەوای دیموکراسی نییە، کۆمەلگا دیموکراتیک نییە. کاتێ ڕێبەر ئاپۆ پێداگری دەکات لە بنیادنانی کۆمەلگەیەکی دیموکراتیک دەزانێت لە میانی کۆمەلگاوە زۆرینەی کێشەکان چارەسەر دەبێت. 3. وەک پێشتر پاسمان لێوە کرد، هەڵبژاردن هاواتانیە لەگەڵ دیموکراسی. دیموکراسی پێویستی بە ئازادی بیرروڕا، ئازادی پەرتەکان و یەکسانی نێوانێزە سیاسیەکان هەیە کە ئەم مەرجە گرنگە بە هیچ کلۆجێک بوونی نییە، نە لە عێراق و نە لە هەرێمی باشووری کوردستان. چەک و میلیشیات کۆنتڕۆڵی سندوقەکانی دەنگدان دەکەن. 4. کەواتە هەڵبژاردن لە باشووری کوردستان و عێراق پرۆسێکی زێدەیە. جگە لە خەرجکردنی بودجێکی زۆر لەسەر حسابی هەژاران، هیچ سوودێکی نییە بۆ بەرەوپێشبردنی دیموکراسیەت و چارەسەرکردنی ئاریشەکان. 5. کاریگەری سیستەمی ئێستا سیستەمێکی سەقامگیری سیاسی نییە، بەڵکو هەڕەشە لە کۆمەلگا دەکات، چونکە بێدەنگیگە لەبوونی هەڵبژاردنێکی پڕ لە تەزویر و ساختە و چەک واتای ڕەزامەندی یان قبوڵکردن نییە. 6. دەسەڵات لە هەردوو بەشی عێراق وەرێم لە ڕکابەری سیاسی ڕاستەقینە دەترسن و هەر هەڵبژاردنێکە کراوە تەنها پێگەی حیزبە میلیشیاتەکان گەورە بووە و چینێکی دەوڵەمەندی کەمینەی دروست کردووە لە تەکبوونی چینێکی زۆرینەی هەژار کە زیاتر لە 150 لە ژێرهێڵی هەژاریدان. 7. بۆیە من وای دەبینم هەڵبژاردن نەکرێت، گەل لە جیاتیوی بەشدار بێ لە سیناریوی هەڵبژاردنێکی ساختە ڕاپەڕین بکات، چونکە بە هەڵبژاردن هیچ ناگۆڕێت. 8. هەر سیستەمی کۆنا ناردنی مەندوو بۆ مەجلیس بە ناوی هەڵبژاردن ئەندام پەرلەمانە خۆیان بەخۆیان دەیانەوێ بە ساختە و تیرۆر دەیسەپێنن بەسەر گەلدا، کەواتە تەمەنی عێراق 100 ساڵ زیاترە و هەرێم 34 ساڵە. هیچ پێگەیەکی دیموکراتی تێدا جێگیر نەبووە، تەنها مەندوو بناردن و ئەندام پەرلەمانی ساختە بووە. بە کوردی و بە کورتی نەبوونی دیموکراسی ڕاستەقینە لە ماوەیەکی درێژخایەندا هەڕەشە دەکاتە سەر سەقامگیری سیاسی. بێبوونی کۆمەڵگەی دیموکرات و ئازاد مەحەڵە چارەسەری لەگەڵ خۆیدا بهێنێت. پێویست دەکا گەنجانینەوەی زەد لە عێراق و هەرێمی باشووری کوردستان خۆڕێک بخەن، شۆڕشێکی ڕێشەی بخۆڵقێنن بۆ فراهەمکردنی ژیانێکی بەکەرامەت.